ئاشکرایە کاتێک باسی ژاپۆن دەکەین ڕاستەوخۆ دەیبەستینەوە بە جیهانی ئەلکترۆنی و کۆمپانیا گەورەکانی ئەو بوارە. لا گەشتێکی تیمی کەناڵی کورسا لە ژاپۆن دەچینە نێوبنکە سەرەکیەکانی کۆمپانیای سۆنی و ئەو بەرهەمانە دەخەینە ڕوو کە تایبەتن بە ئامێرە تەکنەلۆژیەکان. یەکێک لە باشترین ڕێگاکان بۆ گەشتیاران و ئاشنابوون بە جیهانی تەکنەلۆژی بریتیە لە سەردانیکردنی فرۆشگا سەرەکیەکانی سۆنی. پێشانگەکانی ئەو کۆمپانیا زۆربەی کەرەسەکان لە خۆ دەگرێت، گرنگی دەدات با کامێرا، تەلەڤیزیۆن، کۆمپیوتەر و ئامێری دەنگی و یاری ڤیدیۆیی و زۆر شتی دیکە. فرۆشگای سۆنی نەکەرخاوەنی کۆمەڵێک بەرهەمی تەواو گەشتگیرە، بەڵکو نمونەی سەرەتایی ئەو بەرهەمانەش لە خۆ دەگرێت کە هێشتا نەیانتوانی و بیخەنە بازاڕەکانی جیهانەوە. ئەوەی فرۆشگای سۆنی لە ڕکابەرەکانی جیا دەکاتەوە بریتە لە شێوازی دیزاینکردن و نمایشکردنی بەرهەمەکانی. کاتێک دەچیتە نێو پێشانگاکەوە ڕاستەوخۆ ئەو هەستە بەدی دەکەیت کە بە زۆربەی وردەکاریەکان لە بەرهەمێنانی ئامێرەکاندا لەبەرچاوگیراوە. ئامێرەکانی سۆنی کە تایبەت بە کاری فۆتۆگرافین یەکێکن لە باشترین بەرهەمە تەکنۆلۆژیەکان و ساڵانە لە ڕیزبەندی باشترینەکان دەستنیشان دەکرێن. درۆنەکان لە ئێستادا خۆیان خسۆتە نێو بەرهەمەکانە و لا چەندین بواری جیاوازە بەکاردێنرێن، هەر بۆیە سۆنی گرنگی زۆری پێدەدات. سەگی ڕۆبۆتی گۆشەنیگایەکی تایبەتی دروست کردو، کڕیاران و خەڵکی بە تامەزرۆیی و دێن بۆ بینینی. ئەوەی جێگی سەرنجە سەگە هەستەوەری زیرەکی تێدا و دەتوانێت بەرامبەر دەنگی مرۆڤەکان کاردانەوەی هەبێت. واسەگەکان بە دوو ڕەنگی جیاواز بەردەستە و دەبێتە یەکێک لە باشترین بەرهەمەکانی سۆنی. تەکنیکە سەرهەندەکان بەشێکی دیکەن لە کارەکانی کۆمپانیای سۆنی و هاوکات لەگەڵ گەورە کۆمپانیەکانی دیکە لە هەوڵدان بۆ بنیاتنانی جیهانێک کە هاوتا بێت لەگەڵ خەیاڵ و هزری کەسەکاندا. پێشانگا و شوێنە بنەڕەتیەکانی فرۆشگای سۆنی دەکەوێتە تۆکیۆی پایتەخت و ساڵانە هەزاران کەس بە تامەزرۆیی و سەردانی دەکەن و بەرهەمەکانی لە جیهاندا دەنگ دەداتەوە.